بسم الله الرحمن الرحیم. سلام و ڕەحمەتی خواتان لێبێ بینەران و بیسەرانی عزیزی کەناڵی ئاسمانی پەیام. زۆر خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی سەدای زێڕین بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. ئازیزان و خۆشەویستان، لە ئەڵقەیەکی نوێی ئەم بەرنامەیە میوانداری مامۆستایەکی زۆر بەڕێز و خۆشەویست، قورئان خوێنێکی دەنگخۆش، قورئان خوێنێکی لێهاتوومان کردووە. هیوادارین گوێیەکانمان ئاو بدا بە ئاوی نووری پاچی قورئانی پیرۆز، هەروەها دڵەکانمان ئاسوودە بکاتەوە لە ئەم مانگە پیرۆزە کە مانگی قورئانە، مانگی ڕەمەزانە، مانگی دابەزینی قورئانی پیرۆزە. پێکەوە لە خزمەتی مامۆستا ئەم مامۆستا بەڕێزە ئەبین، حەزەکەم لە زاری خۆیەوە بیناسین. سیڤیەکی کورت، پێناسەیەکی کورت بۆ خۆی کە ناو و شوێنی لەدایکبوونی و هەندێشتی تر لەو بابەتە کە دواتر ئەچینە ناو قسە و باسەکانمان. جەنابی مامۆستا بەخێر بێن. سپاس دەکەم. سەلام بۆ بەرنامەی سەدای زێڕین. خوای گەورەتان ڕازی بێ. لە کەناڵی ئاسمانی پەیامەوە. سپاس بۆ کەناڵی ئاسمانی پەیامیش. سپاس بۆ جەنابیشت. پێم خۆشە جەنابەت خۆت بناسێنیت و دواتر قسە و باسی ترەکەین ئینشاءڵڵا. ئینشاءڵڵا. بەناوی خوای گەورە و میهرەبان، من شێخ حسێن شێخ تاهیر بەرزنجی ساڵی 1970 لەدایک بووم لە شاری کفری. هەردوو بڕوانامەی دبلۆم لە زمانی عەرەبی و بەکالۆریۆس لە زانستە ئیسلامیەکانم بەدەستهێناوە. هەر لە مناڵیمەوە خەریکی قورئان خوێندن بووم تا ئێستاش هەر بەردەوام. ئەوش فەزلی خوایە. ئەلحەمدولillah. بەخێر بێن سەرسەر و سەرچاوان بۆ ئەم بەرنامەیە. مامۆستا شێخ، هیوادارین هەر ساغ و سەلامەت بی. سپاس بۆ ئێوەش. تاقەت و توانات چۆنە؟ الحەمدولillah. ماندوونیت؟ نەخێر. الحەمدولillah. پێمان خۆشە دەستپێکی بەرنامەکە بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز دەست پێ بکەین، دڵەکانمان ئاو بدەی کە دەمێکە حەزمان لە گوێگرتنی دەنگتە. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. والأرض وضعها للأنام فيها فاكهة والنخل ذات الأكمام والحب ذو العصف والريحان فبأي آلاء ربكما تكذبان والأرض وضعها للأنام والأرض وضعها للأنام فيها فاكهة والنخل ذات الأكمام والحب ذو العصف والريحان فبأي آلاء ربكما تكذبان خلق الإنسان من صلصال كالفخار وخلق الجان
صدق الله العظيم. ما شاء الله تبارك الرحمن. براستي صوتت خوش ما مصطفى. الحمد لله فضل إخوائي. الحمد لله. برنامج گوڵزاری ڕەمەزان هەبوو پار لە کەناڵی ئاسمانی پەیام. پێشبڕکەیەکی قورئان خوێندن زۆر خۆش، زۆر جێی خۆی کردبووە لە دڵی خەڵک. لە سەرەتای بەرنامەکە پێشەوەی دەست پێ بکەین باسی ئەوەت کرد کە کۆمەڵێک خەڵک باسی ئەویان کردووە خۆزگا و بەرنامەی دووبارە پێشکەش کرایەتەوە. سوپاس بۆ خوا سەدای زێڕین توانیوێتی شوێنگرەوە بێ تا ئەندازەیەک، بەڵام حتمەن هەروەکو ئەو نابێ. چیتان هەیە بۆ بەرنامەیە؟ واللهی من داواکارم ئینشاء الله لە ساڵانی داهاتووە بە پشتیوانی خوای گەورە پاشان بە هیممەتی ئەو ستافە چاکەی کە لە کەناڵی پەیام بوون ئەو برا خۆشەویستانە ئەم بەرنامەیە دووبارە دەست پێ بکاتەوە و دووبارە ئەنجام بدرێ لە کەناڵی ئاسمانی پەیام، چونکە بەڕاستی بینەرێکی زۆری هەبوو و خەڵک بە ئیشتیاقەوە دائەنیشتن بە دیارەوە. سوودێکی بێجگە لە ئەوە سوودی لایەنە زانستیەکەی کە خەڵکانێک هەبوو تەجویدەکەی خۆی لە ڕێگەی ئەو بەرنامەیەوە ڕاست ئەکردەوە کە هەردوو برای ئازیزم کاک دکتۆر ئیسماعیل و کاک دکتۆر مەحموود سڵاومان هەیە بۆ ئەوانیش کە لەو بەرنامەکە بەشدار بوون. کاک دکتۆر ئیسماعیل وەکو دادوەری ئەحکامی تیلا و تەجوید و کاک دکتۆر مەحموود بە دادوەر لە بواری وەقف و ئیبتیدا و بەندەش لە سەوت و نەغەم. بەڕاستی یعنی جێی خۆی کردبەوە لە دڵی خەڵکە سەرتاسەری کوردستان وەکو من متابعەم کردووە و ئاگادارم لە نزیکەوە. خەڵکێکی زۆر بە شەوق و زەوقەوە حەزیانە کرد بینەری ئەو بەرنامەیە بن. وا هەستەکەم ئەو بەرنامەیە زۆر ڕۆحی بوو، کاریگەری لەسەر دڵ و جەستەی خەڵک ئەکرد و هیوادارم ئینشاء الله لێرەشەوە داوا ئەەکەم کە کەناڵی پەیام ئینشاء الله لە ساڵانی داهاتووە بە دیزاینێکی جوانتر و بە شێوازێکی وەکو چۆن بڵێین زیاد لە نوێگەری تیا بێ و بە دیزاینێکی ترەوە بێتەوە کایە و بێتەوە سەر شاشە جوانەکەی کەناڵی پەیام و ئینشاء الله خەڵک زیاتر متابعی بن بإذنی خوا. پرسیارێک لە لای من گەڵاڵە بووە کە پێویستەکە بەس لە ئەهلی ئیختیساس ئەم پرسیارە بکرێ. ئەهلی ئیختیساسیش پێم وابێ لە بواری قورئان خوێندنە ئینشاءالله جەنابتانم بە حوکمی ئەو هەموو بەشداریکردنە لە دەرەوە و بەدەستێنانی کۆمەڵک بڕوانامە ئینشاءالله لە داهاتووە چینە سەر ئەو باسانە. فەرقی بینی تەجوید و تەرتیل چییە؟ باشتر وایە پرسیارەکە بە شێوازێکی تر بکەین. تەجوید لەگەڵ تەرتیل لەگەڵ دوو شێوازی تر قورئان خوێندنمانەیەویش حەدر و تەدویرە. طبعا تەجوید بریتیە لە وەکو لە زمانی عەرەبیە کە تعریف کراوە صون اللسان عن الخطأ في قراءة القرآن الكريم، يعني إعطاء كل حرف حقه ومستحقه. يعني تو ئێمە بۆ تەجویدمان داناوە تەجوید ئەو یاسا و ڕێسایانەیە کە پیتەکانی قورئان و وشەکانی قورئانی لەسەر دانی چۆن بۆ نمونە مەخرەج یەکێک لە بەشەکانی تەجوید مەخاریجی حروفە. بۆ نمونە کە ئەڵێی فەرقی بەینی ضادی ئوختی صاد لەگەڵ ضائی ئوختی تا فەرقەکان چییە؟ ضادی ئوختی صاد سیرەکەی نیوەی زمانت بەر لای ڕاستی دەمت و بۆ سەقفی دەمتەوە بۆ سەرەوە کاڵی ضاد ینی سێبەشی زمانە دەچێت بەولاوە لەگەڵ صاد سیرەکەی یەک مەخرەجیان هەیە. ئەمە پێوترێ مەخارجی حروف. بەڵام کاڵی ضاء ئوختی تا یەک مەخرەجن
ئەو زمان لە یەک شوێ ناخۆ یەگرێتەوە یعنی کە بەڵێ ئەڵێ هەردووکیانە ناڵێن بۆیە پیاێکیان سەری زمان دێتە دەرەوە ئەویتریان نایەتە بەڵێ ئەمەیان کاڵێ ڤالیمین سەری زمانێتە دەرەوە بەردانەکانی پێشەوە ئەکەوێت باش بەڵام لە ناوە ئەمە طاء ئەمە مەخارجی حروف بەڵێ من زیاتر تێگەیشتم پرسیارەکەی جەنابەت جا وەکو نمونەیە نامەوە زۆر جار کە لە لای خۆمان کە ئەڵێن بە تەجوید قورئان ئەخوێنێ تاوانەوە مستەڵەحێکی پێم وابێ لە جێی خۆیان نییە ئەو مستەڵەحەیە بە خۆی تەحقیق هەیە لەگەڵ تەرتیل تەحقیق ئەوەیە کە ئێستا من خوێندم تەرتیل بە سەریعی ئەخوێنرێ وەکو کە گوێمان لێتی لە وڵاتی سعودیە لە حرەمی مەکی و مەدەنی هەر ئەوەی پێشنوێژیە و لە تەراویحا پێشنوێژی ئەکرێ ئەوەی کە لە قورئانی پیرۆزات و وەرەتیل القورئان تەرتیلە هەر ئەو تەرتیلەیە وەرەتیل القورئان تەرتیلە خوێنەوە لەوێ تیلاوەیە یعنی مەبەستی لە خوێندنەوەیە چونکە جاری وا هەیە لە زمانی عەرەبی ئاڵێ جاری وا هەیە تەرتیل بەس بۆ خوێندنەوەی شتەکەیە مەسەڵەن وەکو نمونە ئەڵێن رتل محمد الكتابة جوانة أجر بونجي رتل محمد الكتابة يعني أي قرأ الكتاب قرأ الكتابة يعني هرشان قراءة جوان ترى للرتلة رتلت زياتر بوشتيكا توزك آوازي تيابه جوان ترتيل لقل التحقيقات أزدنا بتوزك ترتيل ما مبخني أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين بس أما تقريبا ترتيله بس توزك بشوازكي خاوتر أجر توزك سريع تربيه ئەچێتە ئەو بابی حەدر و تەدویرەکەەوە کە باسمان کرد ئەوان تۆزێک سەریعترن فەرقیان هەیە بەڵام زیاتر ئەمەی کە لە تەراویحا ئەیبینین یا لە نوێژی ئاسایی کە ئەئیممەی پێشنوێژانی مزگەوتەکان ئەیکەن بەم شێوەیە کە ئیسا من عەرزی خۆشەویستان و دۆستان و بینەرانی بەڕێزم کرد بەو شێوەیە مەبەست لە تەجوید زۆر جار وتوانە تەجوید ئەڵێن ئیمامی عەلی تعریفێکی تەجویدی کردو تعریفێکی زۆر جوانی کردو فەرموویەتی معرفة الوقوف تەجوید الحروف و معرفة الوقوف یعنی تۆ تەجویدی حرفەکان چیەکەی شوێنەکان بزانی لەکوێ ئاوەستی چونکە تەجوید بەشێکی تری گرنگی زۆر گرنگی هەیە ئەویش ئەوەیە کە لەکوێی ئاەتەکەەوە دەست پێەکەی و لەکوێ ئەوەستی جاری وایە تۆ وەقفێک ئەەکەی ئەم وەقفە قەبیحە یان ئەقبەحە ئیلا لە حاڵاتی ئیضطراریە نەبێ ئەبێ بچیتەوە شوێنێکی ئەوە کە گونجاو بێ تەکمیلی ئاەتەکەی پێ بکەیت چونکە لە ڕووی نەحویەوە و لە ڕووی زمانەوانیەوە ئاەتەکە بە هەڵە دەرەچێ معناکەی زۆر باش هیچ حاڵەتێکی ئیضطراریت بۆ دروست بووە لەسەر مەحفل وات لێ بکە کۆتایی بە مەسەڵەن ئەو بڕگە قورئان خوێن نەبێنی تا ئێستا لە یادم نییە مەگەر حاڵاتی زۆر نادر کە دەنگم تاو نەبوو بێیان حاڵەتێک هاتووێ بەسەر دەنگمە وای لێکرد بێتم کە نەتوانم قورئانەکە تەواو بکەم تەسادفی کردووە لە کاتی قورئان خوێندنە کار با بڕابێ بەڵێ هەستە چۆن بۆ مەسەڵەن تۆ وەکو قورئان خوێنێک لەسەر ئەو مەسرح و مەحفەلە خەڵک هەمووی سەرەکات چاوەڕێیان وەڵاهی حاڵەتێکی ناخۆشە چونکە تۆ وەلەو ئەو ئەجهیزەیە دەنگ جاران پیان ئەوترا پێ ئەوترا ئەم جیهازانە
وەکو مامۆستا شێخ عەبدولباسط باسیەکە پێیان ئەوت ئەم جیازانە سەیت ئەوەی کە سەوت ئەگەیەنێ پێیان سەیت جا بەس گەێنەری سەوتەکەی گینا سەوت خۆی خۆش نوێ بە جیاز خۆش نابێ بەڵام تۆ لە قاعەیەکە دانیشتووی خەڵکێکی زۆر تەماشای تۆەکە دەنگەکەت بە پێی پێویست ناگەی بەو خەڵکە لەبەرەوە حاڵەتێکی نەفسی ناخۆشەوە ئینکانە گەر ئینسان مسەیتر بێ ئەتوانین ئینسان ئەتوانێت مسەیتر بێ و زۆر ئەتیادیشە زۆر جار لە قاری ئەب گەورەکانیش ئەو حاڵەتانە ڕوویداوە و تەبیعیشە ئینشاءالله. لە خانەوادەی بەڕێستان کەس هەیە قورئان خوێن بێ خۆ ئاسا؟ لە یادمە ئەوەی کە ویستم وەکو مەسیری حیاتی خۆم باسی کەم کە لە خزمەت باوکمە الحەمدولله زۆر سوودم بینی خوای گەورە لێی خۆش بێ و دەرەجاتی عالی بێ چونکە فەزلی زۆرە بەسەرمەوە لە پاشخوا زۆر ئەولی لەگەڵا داوم وەکو قورئان خوێندن و ئەی بردم بۆ ئەو یاد و مناسەباتانی کە قورئانی تیا خوێنراوە یاد و باسی مەدائح و قەساید ئەکرا بەسەر پێغەمبەرە صلی الله عليه وآله وسلم جاری وابوو وشەشی بۆ ڕاست ئەکردمەوە یعنی جاری وابوو بۆ نمونە لە یادمە وشەی قەدیر کە پێشی یاءە ڕائەکە مڕەقەقە بێ ئەو ئەیوت بڵێ قەدیر من بە ڕائێکی مفەخەم ئەم خوێندەوە جا مەبەستم ئەوەیە وەکو مەسیرەی حیاتم من لای کۆمەڵێک مامۆستا خوێندومەوە ئیسفادەم لیان کردووە لە ڕووە تەجویدیەکەوە و گوێم لە زۆرێک لە قاریئەکان گرتووە لە پێشا بە مەدرسەی عێراقی دەستم پێکرد هەرچەند من لەگەڵ مەدرسەی عێراقیەکەشا مەدرسە میسرەکە فێر بووم چونکە مەدرسە میسرەکە من لە یادمە لە پۆلی 5 ئیبتیدایی بووم لە شاری کەلار بۆ یەکەم جار گوێم لە مامۆسای قورئان خوێن و بەناوبانگ شێخ عەبدولباسط بە ڕەحمەت بێ سوورەی تەوبەی ئەخوێن لە کەناڵی عێراق طبعا حتما بە سەوت و سوورە نەبوو بەس بینینی ئاەتەکان و دەنگەکەی لەسەر پەخش ئەکرا سوود یەکەم زۆر لەوە بینی لەو کاتەوە عشقی عەبدولباسط بووم بە تایبەتی لە دوای ئەوە گوێم لە قیسار و سوورەکانی بوو کە ئەی خوێند زۆر متەئەثیر بووم پێی ئیتر وردە وردە تەقلیدی سەوتی شێخ عەبدولباسطم کرد و لە مزگەوتە بە ئەو شێوەی ئەو ئەم خوێند وردە وردە تاوام لێ هات ئیتر ئەناسرام وەکو مامۆستا شێخ عەبدولباسط و حتا ئەم ساڵانەی دواییش من هەر لەسەر تەقلیدەکەی مام و لە ئێران و لە وڵاتانی تر کە تەقلیدیم کردووە هەندێک کەس تەسەوورێک کریان و لە 190 و 195 سەوتت لەو بچێت. ئێستا سوورەتی تەکویرمان بۆ خوێنیان سوورەتی حەشر بە سەوتی شێخ عەبدولباسط بە ڕەحمەت. وەڵی بەڕاستی هەردووکی هەر قورسە یەکەم لەبەرەوەی بەڕۆژووم دومیش لەبەر ئەوەی من دەمێکە دوورکەوتمەوە لە مەدرسەی شێخ عەبدولباسط بە ڕەحمەت بێ و ڕێچکەیەکی تایبەت بە خۆمم گرتووە. باشە هەر بە سەوتی عەبدولباسط ئاەتێکی کورت بنمونە. أعوذ بالله من الشيطان الرجيم وضرب الله مثلا للذين آمنوا امرأة فرعون إذ قالت رب ابن لي عندك بيتا في الجنة ونجني من فرعون وعمله ونجني من القوم الظالمين صدق الله العظيم. ما شاء الله تان لێ بێ جەنابی مامۆستا بەڕاستی ینی ئەم جۆرە خوێندنەی شێخ عەبدولباسط ئاسان نییە قورسە. بەڵێ قورسە زۆر قورسە ینی هەموو کەسێک پێم وایە ناتوانێت ئەدایی بکە. بەڵێ شێخ عەبدولباسط یەکێکە لەو سەوتانەی کە تەقلیدکردنی قورسە وەکو خۆی بێت مقەلدی زۆرە بەڵام بەڕاستی تەقلیدکردنی قورسە یەکەم لە ڕووی طبقاتی سەوتیوە دووەمیش لە ڕووی ئەداءەکەیەوە سێمیش لە هەمووی گرنگتر نەفەسە درێژەکەی. ڕاستە مامۆستا هاتمەوە بپرسم قەزەی نەفەس چۆن ئەتوانی نەفەسی خۆ درێژکەی خەڵک زۆر ئەوە پرسێ من نەفەسم کورتە ناتوانم لە پڕکۆتایی بە ئاەتەکەیانم یان لە پڕ وەقفی
ناجۆر ئەەکەم ئەمە چۆن نەکرێت طبعا نەفەس تدریبی تایبەتی خۆی هەیە و شێوازی درێژکردنی نەفەس ڕێگای تایبەتی خۆی هەیە کە ئەگیرێتە بەر و نەفەس زۆر بە ئاسانی درێژ ئەبێ بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە کە قورئان خوێن بتوانێت لە بەردەم جمهور و خەڵکێکی زۆر بتوانێت قورئان بخوێنێ بەبێ ئەوەی تووشی ارتیباکی نەفسی و تووشی ئضطراب ببێت چونکە خۆت ئەزانی لەو ڕۆوە کە تووشی ئضطراب ببێ نەفەس کورتەکە و دڵ بە پەلەپەل لێیە لەبەرەوە هەستەکە ئەڵێ نەفەسم کورتە ئەگەر یەکەم جاریشی بێت دەستی کرد بێ بە قورئان خوێندن و تدریبی تەطویلی نەفەس و درێژکردنەوەی نەفەسی نەبێ حتمما بۆ ئەو قورسە چونکە بەلایانی کەمەوە شەشمانێکی ئەوێ کە ڕۆژانە تدریب بکە جا ئەبێت تدریبەکە چۆنیە تدریبەکە بەو شێوەیە کە بە ڕێگەی شەهیق و زەفیر بۆ نمونە کاتژێرێک دانێ سەعاتێ دانێ سیرەکە بۆ نمونە جاری یەکەم کە لە ڕێگەی لووتیەوە سنگی پڕەکە لە هەوا بەس ئەبێت فەرق لە بینی ئەو دوو شێوازە بکەی هیوا هەیە بەسکی نەفەس هەڵەمژێت ئەمە سوودی نییە ئەبێت سک تەسیری نەبێت لەسەر سنگ هیوایە نەفەسەکەی لێرەوە ئەبات ئەمە تەسیری نییە لێرەوە بیبێ و لێرە ئیستیقرار بکە لە سنگ هیوایە ئەیباتە ورگیەوە باتە سکیەوە کە چووە سکەوە نەفەسەکە قەتیس ئەمێنێ نایە تۆ ئیسفادەی لێ ناکەی اینجا لێزانانەش ئەبێ ئەو نەفەسە بەکار بێنێ بۆ نمونە خەریکە تەنگە نەفەسە بم کە ئاەتەکە ئەخوێنێ ئەبێ چەند چرکەیەک نەفەسی پێما بێ کۆتایی بە ئاەتەکە بێنێ بۆی تووشی چونکە جاری وایە تۆ لە بەردەم جمهورێکی زۆر گەورە ئاخوێنی بە ئەدایەکی زۆر جوان ئەڕۆی کە ئەگەیتە کۆتایی ئاەتەکە نەفەست نامێنێ سەر لەبەری کارەکە لێ تێکەچێ خەڵکەکە مەسەن جاری وایە خۆزگە ئەگەر دەتوەزە نەفەسی زیاتر وایە ئیشەکەی جوانتر و دەنگەکە خۆشتر دەرەچوو جا لەبەرەوە ئەبێ ئەو کەسەی کە ئەم تەمرینەکە بیری لای ئەوە بێ کە چۆن ئەداءەکە و چۆن نەفەسەکە هەڵ ئەمژێ و چۆن لە ڕێگای دەمێەوە بەوتنی ئاەتەکان وایلی ئەکا دابەشێکە ئەم نەفەسەکە تاکوێ ئەگا چکە تۆ کە تەمرین نەفەست کرد بۆ نمونە یەکەم جار سیرەکەی کە نەفەسی اعتیادی ستانداردی عالەمی بۆ پێشبڕکێکان لە جیهانە 25 سانیەیە هەیە چێتە 30 سانی هەیە چێتە 35 هەیە 40 50 دقیقەش ئەڕوات تا دقیقەش ئەو خاریە مصریانی کە تا ئێستا تا دقیقە ڕۆیشتون واللهی ئەوانەی کە زۆر نەفەسیان دوور و درێژە لە قەدیمەکان شێخ عەبدولباسط ڕەحمەتی خوای لێبێ نەفەسی درێژ بووە شێخ شەحات تقریبەن باش بوو محمودی کوڕی ئێستا محمود لە هەمویان ئێستا نەفەسی دوور درێژترە لەوانەی شێخ ئەحمەد نوعەینە دکتۆر ئەحمەد نوعەینە کە دکتۆری مناڵانە ئەوە نەفەسێکی زۆر دوور درێژیەیە لە قاریئەکانی ئێران حامید شاکر و سەعید تووسی و گەلێک لەوانە ئێستا یعنی لەمە قاریئانی کە ئیسا هەڵکەوتون زۆریان تدریباتی نەفەسیان کردووە بەندەش من لە پێشترا ئەڵێم نەک ئێستا تا 50 سانیە ڕۆیشتوم و زۆر بە احتیادیش ینی 50 سانیم ئەخوێن بەڵام ئێستا هەستەکەم کاریگەریەکی زۆر بەسەر سەوتمەوە هەیە طبعا سەوتی ئینسان وەکو جاران نامێنێت تەئسیراتی ژینگەیی و مەسەلەن ژینگەی وەکو من خۆم بڵێن حساسیەتێکیش لە قورگوتما هەیە تەئسیراتی دەوروبەریش ژینگەش وەکو جەنابەت ئاماژەت پێکرد ئەوانش هەموو تەئسیراتی هەیە بەڵام تر گرنگەوەی خوای گەورە لێمان قبوڵکە ئینشاءالله ئێمە بەرەو کۆتایی بەرنامەی سەدای زێڕی نەچین چیت هەیە بۆ بینەرەکانت و تەبان لە کۆتایی شابێ بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز کۆتایی پێبێنی بۆمان بەڵام پێشەوە حەزەکەم قسەی خۆت بکەیت وەڵاهی من داوا ئەکەم لە یەکەم جار لە خوای گەورە پاڕێمەوە ئینشاءالله کوردستان بپارێزێ و تووشی هیچ بەڵا و موسیبەتێک نە لە دین نە لە دنیا نەبێت و بەرەو ئاسۆیەکی ڕوونتر و بەرەو وەزعێکی خۆشتر باشتر بڕوا و داواکارم لە گەنجانی کورد ئەوەی کە گوێیان لە دەنگمە و ئەم بینن ئینشاءالله احتیمام زیاتر بە قورئان بن احتیمامەکان زیاتر بۆ قورئان جانیبە دەنگ خۆشیەکە نەبێت
هیوا هەیە بە زۆر احتیمامەدا بۆ قورئان بەس بۆی پێ بڵێن ئەمە دەنگی خۆشە و ئەوانە سێرەکەی جانبێ ڕوحیەکەی ئیهمال کردووە لە هەمووی گرنگتر ئیخلاص بۆ خوا اینجا کە ئیخلاصت بۆ خوا هەبوو کە خوێندت تەسیراتی لەسەر دەوروبەرت ئەبێ بەڵام ئەوەش ئەڵێم دەنگخۆشی گرنگە چکە پێغەمبەرمان صلى الله عليه وسلم فرمويتي ليس منا من لم يتغنى بالقرآن ما أذن الله لشيء مثل ما أذن لنبي حسن الصوت أن يتغنى بالقرآن وديان فرمودي صحيح ترلا بيغمبري خوشويستمان حضرت محمد صلى الله عليه وسلم هيك أما جبوكا دنخوشي زۆر گرنگە لە قورئان خوێندنا یەکێک لەوانە کە زۆر مەشهورە کە بە ئەبوو موسای ئەشعەری ڕزای خوای لێ بێ ئەفەرمێ لقد أوتيت مزمارا من مزامير آل داود أو لو وڵاما فەرمێ لو علمت أنك تسمع لحبرته لك تحبيرا هەندێک علماء فرمون فيه جواز المبالغة لتحسين الصوت أو في تحسين الصوت بۆ جوانتر ڕازاندنەوەی دەنگەکان يعني بۆیە من داواکارم لە شەباب و گەنجەکانی کورد زۆر بەلای قورئانەوە لابن و احتیمام زیاتر بە قورئان بن یەکەم ئیخلاص بۆ خوا وەکوتم دووەم تەجوید زۆر گرنگە تەجوید من مسابقاتی زۆر ڕۆیشتوم لە جیهانە تەجوید زۆر گرنگە عەمود فەقەری تیلاوەیە تەجوید و مەخارجی حرفەکان احتیمام پێبن نەفەس حاول بکە تەطویلی نەفەست هەبێ و دەنگیش محاولە بکە حتما هەموو کەسێک کە بیدایەت دەست پێ ئەکا تەقلیدی قاری ئەکات کێشەی نییە قاری ئەکا عێراقیە یا میسریە لەسەر نەهجی مەدرسەی عێراقی خوێنێ یا میسریە خوێنێ بەڵام ئەومان لە یاد نەچێ من حەزم کرد ئەوە بڵێم کە دایمەن تەرتیل تێکەڵاوی تەحقیق مەکەن دایمەن تەحقیق جمهوری زیاترە وەک لە تەرتیل مەدای کەمە زیاتر لە پەرستشەکانە بەڵێ زیاتر لە مەسەلەن لە حاڵەتێکی وەکو پێشنوێژیە و تەراویح ئەدا ئەکرێ بەڵێ خۆشە ئەو دەنگانەش تەسیراتیانە بەڵام دیارە تحقیقەکە بە قووەترە کە جمهورێکی زۆری بینی مەسەلەن ئەڵڵای بۆ ئەکرێ و زیاتر قووەتی قارێ لەوەیە چونکە لەبەر چی لەبەر چەند هۆیەک لە یەکێک لە هۆکانەوەیە تۆ قووەتی قارێ لە سەوتیا لە قەرار جوابی جواب دەنگ بەرزکردنەوەکە ئەبینی اینجا تەنەوعی مەقامات مزەغارفی سەوتی ئەوانە هەمووی لە قاری ئەکا دەرەکەوێ هەست بۆیە داواکارم ئینشاءالله احتیمام زیاتر بە قورئان بدرێ و مەدارسی زیاتر دەوراتی زیاتر بکرێتەوە ئەوەی شەباب و گەنجەکانمان زیاتر بەرەو قورئان بڕۆن ئینشاءالله ئەتوانی بە عێراقی کۆتایی پێبێنی بۆمان ئینشاءالله نابێت عازێت نا ئینشاءالله باش عازێت ئینشاءالله ڕەحمەتە ئینشاءالله أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إن الله اصطفى آدم ونوحا وآل إبراهيم وآل عمران على العالمين ذرية بعضها من بعض والله سميع عليم إذ قالت امرأة عمران رب إني نذرت لك ما في بطني محررا فتقبل مني إنك أنت السميع العليم
فلما وضعتها قالت رب إني وضعتها أنثى والله أعلم بما وضعت وليس الذكر كالأنثى وإني سميتها مريم وإني أعيذها بك وذريتها من الشيطان الرجيم صدق الله مولانا العظيم. جزاكم الله خير الجزاء. پێشەوەی کۆتایی پێبێنم بەچی دەستت پێی کرد بە چ مەقامێک؟ بە بەیات. دوای بەیات چوویتە سەر مەقامێکی طبعا مەقامەکان لە بەیات فەرعی زۆری لێ بێتەوە کۆمەڵێک فروعات هەیە لە مەدرسەی عێراقیە ماشەڵڵا طبعا مەدرسەی عێراقی ئەوە لە گوڵزای ڕەمەزان ئەمانوت بەیاتی چی شووری؟ بەیاتی شووری بەیاتی حوسەینی وەک ذالی ڕێکوەکەی دکتۆر ئیسماعیل بەیاتی شووری دوای بەیاتی شووری بەیاتی حوسەینی بەیاتی نەوە ئەمانە هەمووی ڕۆیشتی ئێستایان ئەمانە جۆرەکانی بەیاتن ئەمانە جۆرەکانی بەیات ئێستا دوای بەیاتەکە چیت خوێن؟ من لە بەیاتە طبعا هەرچەند هەستەکەم کە دەرفەت کەمە بەڵام حەزم کرد ئەوە بۆ هەموو بینەران ڕوونکەمەوە کە مەدرسەی عێراقی مەدرسەیەکە پێوترێ ینی مەدرسەی المەقامات دایکی مەقاماتەکان یعنی بۆ وای پێوترێ لەبەرەوە ئەوەندە فروعاتی لێ ئەبێتەوە بۆ نمونە لە بەیات لەوە چێ بڵێم 15 مەقامی لێ ئەبێتەوە لە سێگا دەیان مەقامی لێ بێتەوە لە سەبا دەیان مەقامی لێ بێتەوە لە حیجاز دەیان مەقامی لێ ئەبێتەوە بالذات ئەوەی کە دوای بەیاتەکە خوێندت مثلەن ئەوە چی بوو؟ تقریبا بەیات تورکەوە بەیات تورکە بەڵێ ئەساسیەکەی چییە؟ ئەمە فەرعە؟ طبعا بخۆی بەیاتە هەمووی بەیاتە بەڵام ئەوە بەیات تورکە زیاتر تقریبا نزیکە بێتەوە لە حیجاز تورک یعنی ئەگەر حیجاز و بەیات زۆر لەیەک نزیکن یعنی ئەگەر یەک حرەکە بکەی ئەچیتەوە طبعا بەیات بۆیە لای هەندێک لە زانایان پێوترێ المەقامات بە بەیاتی شەوتری المەقامات بۆ لە بەیاتەوە توانی تەحویلی بۆ هەموو مەقامەکان توانی بچی بۆ هەمویان طبعا ئیسا لای من لەوە چێمە بەیات تورک بێ لە ئێران شتێکی تری پێڵێن لە تورکیا شتێکی تری پێڵێن لە جنوب لەوە چه شتێکی تری پێ بڵێن دەستان خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونتان شێخ حسێن هیوادارین هەر سەرکەوتوو بن ئینشاءالله بووین بەمای عەزیەت بۆت ئەمڕۆ بە زمانی بەڕۆژووە عەزیەتمان نای سپاس دەکەین سپاس بۆ ئامادەبوونت بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆی بەرنامەی سەدای زێڕین تا ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان بە خزمەتتان شادە بمەوە ئینشاءالله ڕێز و خۆشەویستی ئێمە و ئەم ستافە بە ڕێزەی بەرنامەی سەدای زێرین قبول بفەرمونون سپاس بۆ شێخ حسێنیش کە ئامادە بوو لەگەڵمان کاتێکی خۆش بۆ هەموو لایەک خۆتان